سبەی چاوەڕوانی زانکۆلاین کۆتایی دێت و قوتابیانی کە پڕیان کردوێتەوە دەزانن لەکوێ لە چی زانکۆ پەیمانگای ناوێنات لایەکی تریش لە سلێمانی و بەشێکی ئەولێریش ڕەشەبا کۆمەڵێ پۆستەری ئەم کاندیدانەی خستۆتە سەر جادە و هەندێکیان مەترسیشان دروست کردومان و چەناڵێکی دیکەم بۆ هێنا. سڵاوتان لێبێت. سبەی چاوەڕوانی ئەو کوڕ و کچە گەنجانەی دایانەوێ ئەم ساڵ بچنە زانکۆ کۆتایی دێت و ئەنجامی زانکۆلاین ڕادەگەێنرێت. عباس ئەکرەم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم بە 1964 وت. سبەینێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەنجامەکانی وەرگرتنی دەرچوانی پۆلی 12 ئامادەی لە زانکۆ و پەیمانگاکان بۆ ئەم ساڵی خوێندن ئاشکرا دەکەین. ئاواشی لە وەرگیراوان کرد لە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان ڕاستەوخۆ پەیوەندی بە زانکۆکانیانەوە بکەن. دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان هەرزوو دەست دەکرێت بە پرۆسەی خوێندنی قۆناغی یەکەم و زانکۆکانیش ئامادەکاری پێویست بۆ پێشوازیکردن لە وەرگیراوان دەکەن. فلێکس و پۆستەری کاندیدەکان بەرگەی شنەبایەکی پاییزیان نەگرد و بەم لاولادا کەوتن. بەیانی ئەمڕۆ ئەگەر گوزەرێکتان بەناو شەقامی پیرەمێرد و شەستی سلێمانی بکردایە دەتان بینی کە هەر فلێکس و پۆستەری کاندیدە بێناز لەسەر شەقامەکان کەوتون و لە هەندێک شوێنیش مەترسیان دروست کرد بوو. ئەوش لە کاتێکدا هێشتا پاییز زۆری بەبەرەوە ماوە و ڕەشەبای شارە حیاتەکە خۆی نەنواندووە. لە هەولێری قەڵاو منارەش لە چەند شوێنێک و بە تایبەتیش لە جادەی کۆیە پۆستەرێکی زۆر لێبوونەتەوە لەسەر ڕێگا و شۆستەکان کەوتون. بانگەشەی حیزب و لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە سێەم مانگەوە دەستی پێکردووە و تا 11 بەردەوام دەبێت. شێخ مورشید خەزنەوی دەڵێت تەندروستیم باشە و ئەو مقەدەرەی بەسەرمان هات تاقیکردنەوە بوو خوای گەورە بەسەری کردینەوە. شێخ مورشید مەعشوق خەزنەوی کەسایەتی دیاری ڕۆژاوای کوردستان لەگەڵ کوڕەکەی لە نەرویج تووشی ڕووداوی هاتوچۆ بوون. دوای ڕووداوەکە 1964 لە حاڵیانی پرسی. شێخ مورشید وتی مرۆڤ لە ژیانی خۆیدا تووشی بەڵاو و موسیبەت دەبێ، بەڵام بە لوتف و کەرەمی خوای گەورە ئێمە سەلامەت دەرچوین. تەنیا کوڕەکەم کەمێک ئازاری پێگەیشتووە وەک خۆی دەڵێت بەرامبەر ئەو قوربانیە گەورەی کە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان داوێتی ڕووداوەکەی ئەوان شتێکی زۆر بچووکە. سوپاسی هەموو ئەو کەسانش دەکات کە هەواڵیان پرسی و لە خەمی خۆی و کوڕەکەی دابوون. پاییزە و کاتی هەڵگرتنەوەی موبەریدەیە و باوی نەما. فرۆشیار و شارەزایەکی موبەریدەی شتکا و ڕجال لە خەڵکی دەکات موبەریدەکانیان نەشۆن. وەستا گەیلان نووری خاوەن کۆگایەکی موبەریدەیە لە هەولێر. ساڵانێکە ئیشوکاری فرۆشتنی موبەریدەیە و شارەزایەکی باشی تیادا هەیە. ئەو لە 1964ەوە ڕێنمایی هەڵگرتنەوەی موبەریدە بە هاوڵاتیان دەدات و دەڵێت ڕجاتان لێ دەکەم مەیشۆن بۆ ئەوەی تەمەنی موبەریدەکانتان درێژ بێت. وەستا دەڵێت شۆردنی موبەریدە دەبێتە هۆی خراببوونی بە تایبەت موبەریدەی پلاستیک. داواش دەکات موبەریدە ئاسنەکان تەنیا ژێرەوەی بشۆرێت و پاک بکرێتەوە بە هیچ شێوەیەکیش بە جەلاتین و نایلۆن نەیپێچن، چونکە وەک دەڵێت لە کاتی ئیشپێکردنەوەی دەبێتە هۆیەوەی $100 لێ بدەیت و چاکی بکەیتەوە. سەرشتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە لە سنووری سۆران. دوێنێ ئەگەر بیرتان بێ بۆم باسکردن کە پردی کاولۆکان لە سنووری سۆران بەهۆی بارهەڵگرەوە تێکچوو بوو. چەند پلێتێکی کەوتوو بە خوارەوە وتم پێچێت تا چاکرێتەوە لەبەرەوە لە بەشی ژێرەوەی پردەکە کێبڵی ئینتەرنێت و کارەبا هەبوو ئەمە ڕێگریە کردلەوەی کە چاک بکرێتەوە. بەڵام ئەمڕۆ پردەکە چاک کراوەتەوە. پامرێری 1964 لەوێ بوو کە دوا پلێتیان دانایەوە، بەڵام هێشتا ئەمڕۆژ بەڕووی شۆفێراندان ناکرێتەوە لەبەرەوەی کۆمەڵێک وردە ئیشی ماوە بۆ ئەوەی بەتوند و تۆڵی چاک بکرێتەوە. پێشتریش خۆسرەت سادق بەڕێوەبەری چاکردنەوە ڕێگابانی سۆران بە 1964 وت ئەم پردە کێشەی سەرەکی ئەوەیە کە بارهەڵگرەکان بە زۆری بەسەر ئەم پردەدا دەڕۆن بۆیە چاک نابێت بە تەواوەتی و ڕێی تێدەچێت کە جارێکی تر پلێتەکانی بکەونە خوارەوە. و داواش لە بارهەڵگرەکان دەکا ئەگەر لە سبەینەوە پردەکە کرایەوە ئەوە بە نۆرە، یعنی هەمویان بەجارە نەچنە سەر پردەکە و تێیپەڕێنن بە نۆرە چاوەڕێ بکەن تا بارهەڵگرێک پەڕێتەوە اینجا بارهەڵگرێکی تر بە دوایدا بڕوات. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. کاتێکی شاد بۆ هەموو لایەک.